رادیو دنگیگل دنگی توی هاواتیا ئەمڕۆ چوارشەممە 24 تەموزی 2024 بە یارمەتی هاوکارانم لە ناوەندی هەواڵەکانی رادیۆ دەنگیگەل گەشتی هەواڵەکانتان پێشکەش دەکەین. کەمێک پێش ئێستا بەهۆی بردومانی دەوڵەتی داگیرکەری تورک ئاگرێکی فراوان لە گوندی کانی لە سنووری پارێزگای دۆهۆ کەوتەوە هەر بە پێی زانیاریەکان بەهۆی بردومانەکەەوە ئاگرێکی فراوان لە گوندەکە کەوتوێتەوە و جێ ئاماژە ئەو شوێنی بردومان کراوە پێشتر فڕۆکەیەکی بێفڕۆکەوانی دەوڵەتی داگیرکەری تورکی تێدا تێکشکا بوو. چالاکوانانی باشووری کوردستان باس لەوە دەکەن تاکە ئامانجی دەوڵەتی تورک لە هێرشەکانی داگیرکاری و لە هێرشەکانی داگیرکاری لە ناوبردننی کووردا هاوکات جەخ دەکەنەوە مانەوەی پەکەکە لە چیاکان مانای پاراستن و مانەوەی قەوارەی هەرێمی کوردستانە. پێدەنگی دەسەڵاتی هەرێمی کوردستان لە بەرامبەر هێرش و داگیرکاریەکان وای کردووە دەوڵەتی تورکی داگیرکەر زیاتر بێتە خاکی باشووری کوردستانەوە ئەمەش بۆتە مایەی نیگەرانی سەرجەمچین و توێژەکانی کۆمەلگا دژ بە هێرش و داگیرکاریەکانی دەوڵەتی تورک. لەم پەیوەندیدا هاوڵاتی ئازاد ئەحمەد دەڵێ ئیدانەی ئەو لەشکرکێشیانەکەم بۆ سەرخاکی باشووری کوردستان ئامانجی دەوڵەتی تورک داگیرکردنی باشووری کوردستان و لە ناوبردننی ژینگەیەتی بەداخەوە حکوومەتی هەرێمی کوردستان و هەروەها حکوومەتی ناوەندی تاکوێستا بێدەنگن بەرامبەر لەشکرکێشی و داگیرکاریەکانی سوپای تورکیا. هەروەها ڕێبوار عەبدولکەریم باسی لەوە کرد داگیرکاریەکانی تورکیا نوێ نییە و پەکەکەش بیانۆی نوێ نییە. ئەوە دژی هەموو کوردەوتی ئەگەر ئەو چایانە یەنەکە گۆڕان هەر لایەنێکی تری تێدا بێت ئەوە هەر هێرشی دەکاتە سەر چونکە ئەو ئامانجی لە ناوبردننی کووردە. ڕێککەوتنامەی 100 ساڵەی لۆزان کۆتایی هاتووە داگیرکاریەکانی دەوڵەتی تورک هێشتا درێژای هەیە و هەوڵی داگیرکردنی هەولێر و کەرکووک و مووسڵ دەدا. بەداخەوە ئێستا لە ناو کووردا تۆخێک خوڵقاوە ئەوەی پێش دوژمن دەکەوێت لە نیشتمان پەروەرەکە زیاترە. هەروەها ئەم هاوڵاتی جەخت دەکاتەوە ئەو فراوانخوازیەی دەوڵەتی تورک دەیکات بە هەمان ئەقڵیەتی سەردەمی خەلافەتی عوسمانیەوەیە کە دژی میرنشینەکان بوو. وەک دەزانین بیننشینە کوردیەکان بەهۆی خیانەتی ناوخۆییەوە ڕووخان. ئێستاش گەر خیانەت نەبێت درۆنی تورکی ناتوانێت بێت ئێرە بوردومان بکات و خەڵک شەهید بکات. ئەمڕۆ 274 ڕۆژە سلەیمان ئەحمەد ڕۆژنامەنووسی ئاژانسی ڕۆژنیوز لەلایەن پەدەکەوە ڕفێنراوە و بڕیارە 29 ئەم مانگە دادگایی بکرێت. کاوا لەتیف فارێزەر لە گەرمیان لەم بارەیەوە دەڵێ لە دادگاییکردنی سلەیمان ئەحمەد پێویستە ڕێز لە بنەما دادوەریەکان بگیرێت و هەر لێکۆڵینەوەیەکیش بێ ئامادەبوونی پارێزەرەکەی لەگەڵی کرابێت لە ڕووی یاساییەوە پوچەڵە. جێیاماژێ سلەیمان ئەحمەد ڕۆژنامەنووس و هەواڵسازی بەشی عەرەبی ئاژانسی ڕۆژنیوز لەلایەن ئاسایشی پەدەکە لە دەروازەی فیخشا بوو ڕفێنراوە. دوای 211 ڕۆژ پارێزەرەکەی توانی ببینێت و 30 حوزەیرانی ڕابردووش یەکەم دانیشتنی دادگاییکردنی بوو بەڵام بەهۆی ئامادە نەبوونی دادوەر دادگاییکردنەکەی دواخرا. وا بڕیارە 29 ئەم مانگە دانیشتنێکی دیکەی دادگا بەڕێوە بچێت. کاوە لەتیف سەبارەت بە ئازادی کاری ڕۆژنامەنووس سەربەخۆیی دادگاکانی باشوور و هەروەها دادگاییکردنی سلەیمان ئەحمەد دەدوێت. ئەم بابەتە لە یاساکانی هەرێمی کوردستاندا بە تایبەت لە یاسای ڕۆژنامەگەری لە هەرێمی کوردستاندا بە جۆرێک جۆرەکان ڕێکراوەتەوە هەندێک زەمانات بۆ ئازادی ڕۆژنامەگەری دەربڕاوە بەڵام لە ڕاستیدا چەندین جار کەیس دووبارە ئەبێتەوە کە ئەو یاسایە پێشێل دەکرێت بۆ یاسایە کار ناکرێت و بۆ نمونەیەکێک لەوانە سزا لە یاسای ڕۆژنامەگەریدا لە ملیۆنێک دینار تا 5 ملیۆن دینار تێ ناپەڕێت ئەگەر هەر ڕۆژنامەنووسێک بەهۆی پیشەکەیەوە یەکێک لەو تاوانانەی ئەنجامدا کە لە یاساکە داهاتووە بەڵام ئەبینی ڕۆژنامەنووس ڕائەگیرێت تەوقیفەکرێەوە سزای جۆر بە جۆر لەوانەیە دەربچێ کە پێشێلی ئەو یاسایەکە. ئەمە بە شێوازێکی گشتیە توانین بڵێن دادگاکانیان لایەنی جێبەجێکار وەکو ئاسایش و پۆلیس و دەستگا ئەمنیەکان ڕێز لە کاری ڕۆژنامەگەری و لە ئازادی ڕا دەربڕین ناگرن بە جۆرێک کە خەڵکانێک ڕاگیراون و بە مدەیەکی زۆر
داگیراون تەنانەت ڕێگە بە پارێزەریش نادرێ کە بیبینێ یان کەیسەکانی کاری تیا بکە و ئەگەر لە کاتێکا لێکۆڵنەوەی کراوە بەبێ پارێزەر بەبێ ئەوەی پارێزەری خۆی ئامادە بێ ئەو لێکۆڵنەوە لە ڕووی یاساییەوە باتڵە بە پوچەڵدا ئەنرێ و ئەگەر ترافیکی پێکرابێ یاکرد تۆمەتی خراپێتە پاڵی و بە جۆرە و جۆرەکان لە دەرەوەی پیشەکەی بێ یان بەهۆی پیشەکەی بێ و هەر ناکرێ. گۆڤاری وەرزی ئازادی کۆمەلگا ژمارە 47 بڵاو کرایەوە. ئەم ژمارەیە گۆڤارەکە لە شیکاری گێژاوی سەرمایەداریەوە تا بنبەستەکانی دەوڵەت نەتەوە و ڕێگاچارەکانی نەتەوەی دیموکراتیک و کۆنفێدرالیزمی دیموکراتیک لەخۆ دەگرێت. ئێستا گۆڤاری ئازادی کۆمەلگا لە سەرجەم کتێبخانەکان بەردەستە. لەم ژمارە نوێیەدا گۆڤارەکەم بابەتانە لەخۆ دەگرێت. باشووری کوردستان لە نێولەپی مدرنیتەی سەرمایەداریدا جەمیل بایەک نووسەرەتی هیچ دامەزراوەیەک ناتوانێت کەسەکان ڕزگار بکات و توێژەکە لەگەڵ ژاک ڕانسیەر هەروەها ئارتیکڵی ئانتۆنیۆ نێگری و ئۆجەلان بەرخۆدان دژی ئیمپراتور مات برۆمفلێد نووسیوێتی عەبدوڵڵا ئۆجەلان کۆمەڵناسێکی بلیمەتە و توێژێک لەگەڵ ئەندرێی گڕۆباچیچ چیرۆکی کۆبانی لەکوێ دەست پێ دەکات ژیانی فکری ئۆجەلان بێهرەنگ سدیقی نووسیوێتی سەرمایەداری و سەگەکان پارە و ئارەزوو سرجیۆ بینیفیتۆ کوردبوون واڵاکردنی مرۆڤایەتی لەلایەن هاوار محەممەدەوە نووسراوە. نەخشەی پانتایی ڕۆشنبیری وەلید عومەر بۆچی جیهان چاوپۆشی لە شۆڕش گێڕە کوردەکانی سووریا دەکات دەیوید گرێبەر هەروەها کۆبانی کۆمۆنەی پاریسە فەرهاد حەیدەری و دەوڵەتە چەتەکان سیاوەش گودەرزی و ڕانانی پەرتووکی پرسی کەسێتی لە کوردستاندا لەلایەن هەردی دولبەرەوە نووسراوە. پەخشان عەزیزی ڕۆژنامەوان یاریدەری کۆمەڵایەتی و زیندانی سیاسی بەندکراو لە زیندانی ئێڤین کە بەم زوانە لە پەیوەندی تەلەفۆن و هەبوونی مافی چاوپێکەوتنی بنەماڵەکەی بێبەری کرابوو لەلایەن سیستەمی قەزای کۆماری ئیسلامی ئێرانەوە بە تۆمەتی بەغی ئەعدامی بەسەردا سەپێنرا. پەخشان عەزیزی لەم ڕۆژانەدا لە زیندانی ئێڤین هەواڵێکی بڵاو کردەوە باسی ئەشکەنجەی لەلایەن دامەزراوە ئەمنیەکانەوە کردو نووسی زۆرجار لەلایەن لێکۆڵەرانەوە لە سێدارە دراوم. هەروەها دەڵێ ئێمە بۆ دەسەڵاتی ناوەندی بچووکین بەڵام بۆ حکم بەسەردا سەپاندن قورس و گەورەین. هەروەها ئیسماعیل کەریمی چالاکی ژینگە پارێزی خەڵکی شاری کامیاران بەهۆی قوڵی برینەکانی لە دوای سووتان گیانی بەخت کرد. جێیاماژێ ئیسماعیل کەریمی لە کاتی هەڵدان بۆ کوژانەوەی ئاگل لە وەرگەکانی کانیشە تووشی ڕووداوێک بوو گواسترایەوە بۆ نەخۆشخانە. چالاکوانان و گروپە ژینگە پارێزەکان داوایان کردووە خەڵک بەشداری لە مەراسمی پرسەکەی دابکات و خانەوادەکەی بەتەنیا جێ نەهێڵن. سزای سێدارەی بەندکراوێکی کورد بە ناوی خەلیل جەماڵی کە پێشتر بە تۆمەتی کوشتنی بە ئەنقەست ئەو سزای بەسەردا سەپا بوو لە بەندیخانەی ناوەندی کرماشان دیزڵاوە جێبەجێ کراوە. بە گوتەی سەرچاوەیەکی ئاگادار خەلیل جەماڵی 2 ساڵ پێش بە تۆمەتی کوشتنی ئەنقەستی کوڕەخاڵی خۆی دەست بەسەر و دواتر لەلایەن دەستگای دادوەری کۆماری ئیسلامی ئێرانەوە سزای سێدارەی بەسەردا سەپاوە. هاوکات ڕۆژی پێشتر هەواڵی لە سێدارەدانی دانیال کازمی نژاد خەڵکی شاری شابات لە بەندیخانەی دیزڵاوی کرماشان بڵاو کرایەوە. ناوبراو بە تۆمەتی کوشتنی ئەندامێکی سوپای پاسدارانی ئێران بە ناوی سەجاد ئەمیری سزای سێدارەی بەسەردا سەپا بوو. شگیری هێزەکانی ڕەنج و ئاشتی و دیموکراسی لە گۆڕەپانەی شیشخانەی بیۆغڵی ئیستانبول 42 ڕۆژە بەردەوامە. پانکارت و دروشمەکان دژی دەست بە سەرداگرتنی شارەوانی جوولەمێرگ و دانانی قەیوم بەرزکرایەوە. بەڕێوەبەری دەمپارتی پارێزەر ئیمراح ئەرسەلان لە چالاکێکەدا دووپاتی کردەوە تێکۆشان دژی دانانی قەیوم بەردەوام دەبێت و وتی باباش بزانن ئەم بەرخۆدانە کۆتایی نایە. بەڕێوەبەری دەمپارتی سولەیمان چەلیک ڕایگەیاند ڕژیمی قەیوم قبول ناکەین و وتی دەست بە سەرڕاگرتنی دژی ئێرادەگەل قبول ناکەین. هەروەها وتەبێژی مەدرسەی ژنانی دەم پارتی ئیستانبول ئاماژەی بەوە کرد قەیوم بێجگە لە گەندەڵی و پشگیری شەڵی تایبەت و لەشفرۆشی و مادەی هۆشبەر هیچی تر ناکات. ڕایگەیان ئەم پرۆسەیە زەنجیرەیەکە دوای قەیوم گۆشەگیری و کۆمەڵکوژی ژنان و شەڕ و بڵاوبوونەوەی مادەی هۆشبەر و بێکاری گەنجانەوتی قەیوم قبول ناکەین. ئیشتگیری بە بەرزکردنەوەی دروشم و چەپڵە ڕێزان کۆتایی هات.
ڕێخستنی پارتی یەکسانی و دیموکراسی گەلان دەم پارتی ئەنقەرە دژی هێرشەکانی دەوڵەتی تورکیان بە هاوکاری پەدەکە بۆ سەر باشووری کوردستان شەرمەزار دەکەن و بۆ ئەمە بەسە بە ناونیشانی نابۆ داگیرکاری و خیانەت لە بەردەم بینای دەم پارتی ئەنقەرە کنگرەیەکی ڕۆژنامەوانیان بەست پانکارتی نابۆ داگیرکاری و خیانەت و دروشمی نابۆ شەڕ پێش هەموو شتێک ئاشتی بەرز کرایەوە. هاوسەرۆکی دەم پارتی ئەنقەرە فاتن کانات داوای یەکگرتنی کرد بە ڕۆحی نەتەوەی دژی دەسەڵاتی ئاکەپە مەهەپەوە و ڕایگەیان دەسەڵاتی ئاکەپە مەهەپە لە بری کۆتایی هێنان بە شەڕ هەڕەشەی سەربازی و سیاسی و ئابووری بۆ سەر سووریا و باشووری کوردستان زیاتر دەکات لە پێناو زیادکردنی شەڕ و کۆچبەریدا. هەروەها کانات ڕایگەیان ئەو ذهنیەتی لە باکووری کوردستان 3500 گوندی کوردنشینی سووتان دەیەوێت لە باشووریش هەمان شت بکات. تا ئێستا زیاتر لە 100 گوند چۆڵ کراون و سروش تاڵان کراوە و مرۆڤەکان کۆچبەر کراون و ناوچەکانیان داگیر کراوە. هەروەها کاناتوتی دامەزراندنی بەرەیەکی بەهێزی دژی شەڕ لە تورکیا و ڕۆژهەڵاتی ناوین و جیهان بە دروشمی نابۆ شەڕ جیهانێکی تر ممکنە بەرپرسیارەتی مێژووی و جوواکی بەردەم هەمومانە. کوردستانیان 101مین ساڵیادی پەیماننامەی لۆزان شەرمەزار دەکەن. کۆمیتەی ڕێخستنی چالاکیەکە تیشکی خستە سەر هێرشەکانی داگیرکاری و بانگەوازی کرد بۆ بەشداربوون لە ڕێپێوان و گربوونەوەی 27 تەمووز. لە 24 تەمووزی 1924 لە ڕێگەی پەیماننامەی لۆزانەوە کوردستان دابشکرا بۆ 4 پارچە. کوردستانیان لە سویسرا لەگەڵ نزیکبوونەوەی 101مین ساڵیادی پەیماننامەکە ئامادەکاری دەکەن بۆ چالاکی ناڕزایەتی. کوردستانیان لە سویسرا 36 پێکاتی سیاسی لە نێویاندا یەنەکە و بەزودنەوەی گۆڕان و ئیدارەی خۆبەڕێوەبەری ڕۆژاوا و کەچەکە ئوروپا و تەژەکە ئوروپا و فێدا و پەژاک و پەیەدە و پیک و ناف و نافدەم و ئەنستیتۆی کوردی سویسرا بۆ شەرمەزارکردنی پەیماننامەی لۆزان ڕاگەیاندراوی هاوبەشیان خوێندەوە و بانگەوازیان کرد بۆ بەشداربوون لە ڕێپەیوان و گربوونەوەی 27 تەمووز ڕۆژی شەممە کاتژمێر 13 لە لۆزان گرد دەبنەوە. سال 101 سال سالوگرا لوزانه وک جواک آزاد از سویسرا مجی مهکی بره جویان آتن برهف ما کمیته کی آواکر اف کمیته مهکیه پلانسازی خو ددومه ام هاتن داویه 27 می چالاکیا ما لوزانه لهمبر لوزانه لوزانی چالاکی امی بدار بخن اف کمیته ما همو کار و خبات خو هانین داوی 27 می ام همو گلی خو لسویسرا و لاوروپا دجین ام همو گلی کرد و کردستانی لهمبر ام داگرکاریا ترکیه ام بانگوازی لگلی خودکن اون ورن ام بهفره ام رازیبونا خو بین زمان 27 می ده من همو گلی کرد بندا گلی کرد لە حەسەکە گۆشەگیری سەر ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵاو جەلان بە ڕێپێوانەیەک شەرمەزار کرا. ڕێپێوانەکە لە چوارڕێیانی حەمام تا چوارڕێیانی شەهید سەرحاد بەردەوام بوو. دانیشتوانی حەسەکە و ئەندامانی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی و دامەزراوەکانی ئیدارەی خۆبەڕێوەبەری عەشیرەتە کورد و عەرەبەکان بەشداری ڕێپێوانەکە بوون. لە ڕێپێوانەکەدا ئاڵای ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵاو جەلان و دوریشمی بژی سەرۆک ئاپۆ بەرزکرایەوە. لە چوارڕێیانی شەهید سەرحاد ئەندامی بەڕێوەبەری مەجلیسی ژنانی پارتی یەکێتی دیموکراتیک شیرین عەسۆ لە سەرناوی کۆنگرەی ستارگوتی ئامانجی دەوڵەتی داگیرکەر و هاوکارەکانی لە ڕەفاندنی ڕێبەرەتی ئەوە بوو کە دۆزی گەلی کورد لە ناو بەرێت و فکری ڕێبەرێتی لە گەلانی هەرێمەکە دوور بخاتەوە. شیرین عەسۆ بانگەوازی لە گەلانی هەرێمەکە کرد بۆ ئازادی جەستەیی ڕێبەری گەلی کورد یەکێتی خۆیان بەهێز بکەن. هەروەها ڕێپێوانەکە بە دروشمی شەرمەزارکردنی گۆشەگیری و بەدیهێنانی ئازادی جەستەیی ڕێبەری گەلی کورد کۆتایی هات. ئەبوو حەنیفە دینەوەری ڕووناکناس و زانایەکی دیاری دینەوەر بووە. یەکێک لەو کەسایەتیانەی ڕۆڵی لە تۆمارکردنی زانیارەکان و زانست هەبووە. بە ڕەشەڵە کوردە و یەکەم کەسیش بووە مێژووی کوردی لە دووتۆیی پەرتوکدا
تۆمار کردو. ئەبوو حەنیفە ئەحمەد کوڕی داوود کوڕی وەنەدی دینەوەر سەرەتای سەدەی سێمی کۆچی لەدایک بووە کە بە ڕەتچەڵک دەگەڕێتەوە بۆ ناوچەی دینەوەری ڕۆژهەڵاتی کوردستان کە بەوتەی عیمادالدین دەوڵەتشاهی شاری دینەوەر لە ناوچەی کرماشان لە بنەڕەتە لانکە و بنکەی دەرکەوتنی ئاین بووە بە دیاریکراویش ئاینی زەردەشتی. هەر لەسەر ئەو بنەمایە ناوەکەی لە دین ئاوەرەوە چەسپاوە کە لە سەردەمی کۆندا ناوەندی دەسەڵات و پایتەختی دەوڵەتی حەسەنوی کوردی و ناوەندێکی گرنگی بازرگانی و لێکۆڵینەوەی زانستی بووە بۆ میدەکان لەسەر ڕێی ئاوریشم بووە. لە تێکڕای ژیانی زانستی و مێژوویەکەی خۆیدا ئەبوو حەنیفە دینەوەری زیاتر لە 20 پەرتووکی گرنگی لە بوارە جیاوازەکاندا نووسیوە کە دیارترینیان لەم بابەتانن پەرتووکی ڕەچەڵەکی کوردان، پەرتووکی ڕەوک، پەرتووکی ئەلجیریا، پەرتووکی دیاردەی مانگیران، پەرتووکی پوچەڵکردنەوەی تێبینە فەلەکیەکانی ئەسفەهانی، هەروەها پەرتووکی ژمێریاری و شیکاری ژمێریاری هندی، کتێبی شەعر و شاعران، پەرتووکی مێژوو، پەرتووکی دەوڵەتان. لە ئاستی نووسینەوەی مێژووی کووردا دەستپێشخەریەکی گەورەی کردووە. دینەوەری لە پەرتووکی ڕەچەڵەکی کوردەکان بنەڕەت و مێژووی کورد تۆمار دەکات و بەو چەشنە دەبێت بە یەکەم کەس لە ئاستی مێژوویدا ڕووداوە کوردیەکان تۆمار بکات و پێش دیارترین مێژووناسەکانی کورد کەوتووە. لە دیارترینیان شەرەفخانی بەدلیسی، بەڵام ئەوەی جێگومان و سەرسوورمانە ئەو پەرتووکە کە هیچ سەرچاوێکی نەماوە و ئێستا بە یەکێک لە کتێبە دیارنەماوەکان هەژمار دەکرێت. پەرلەمانی ئیسرائیل کەنیسێت خوێندنەوەی یەکەمی بۆ ئاژانسی نەتەوەی گرتوەکان بۆ بەهاناوە چوون و بەگەڕخستنی ئاوارە و پەنابەرە فەلەستینیەکان ئۆنڕا کرد و ئەو ڕێکخراوەی بە تیرۆریست ناساند و پێشنیازی کرد پەیوەندی لەگەڵ بپێچراندرێت. دەنگدانی پەرلەمانی ئیسرائیل بە پرۆژە یاساکە بەشێک لەو هەڵمەتەی ئیسرائیلە دژی ڕێکخراوەکە. جیاماژەیە ئۆنڕا ڕێکخراوێکی نەتەوەی گرتوەکان و خزمەتگوزاری خوێندن و فێربوون و چاودێری پزیشکی و کۆمەکی ملیۆنان فلستین لە غەزە کەناری خۆراوە ئوردون لوبنان و سووریا دەکات. بە بۆچوونی ئیسرائیل کارمەندانی ڕێکخراوەکە ئەندامی حەماس و جیهادن. بەهۆی فشارەکانی ئیسرائیلەوە چەندین وڵاتی هاوپەیمانی ئیسرائیل لە ئەوروپا و خۆراوە کۆمەکی داراییان بۆ ڕێکخراوەکە ڕاگرت، بەڵام ژمارەیەک لە وڵاتەکان لەوانە بریتانیا هەفتەی ڕابردوو ڕایگەیاند دەست دەکاتەوە بە هاوکاریکردنی ڕێکخراوەکە. هەر لەو بارەیەوە جولیەت تۆما وتەبێژی ئۆنڕا ڕایگەیاند ئەوەی ئیسرائیل دیکە هەوڵێکی فراوانە بۆ هەڵوشانەوەی ئۆنڕا. ئەو هەنگاوە پێشتر لە مێژووی نەتەوەی گرتوەکاندا هاوشێوەی نەبینراوە. لەلایەن ئاژانسی ڕۆیتێرزەوە ڕاپرسیەکان و دامەزراوەی ئیسپۆسی ئەمریکا ئەنجام درا و تێیدا دەرکەوتووە کامیرا هەریس 44% دەنگی بەشداربووانی ڕاپرسیەکەی بەدەستێناوە. لە بەرامبەردا ترامپ بەربژێری کۆماریەکان 42% دەنگی بەشداربووانی مسۆگر کردووە. پێشتر لە ڕاپرسیەکانی ئەم دوو دامەزراوەیەدا ترامپ لە پێش جۆ بایدنەوە بوو، بەڵام کشانەوەی بایدن و پشتیوانیکردنی سەرکردەی دیموکراتیکەکان هاوکێشەکەی گۆڕیوە. لە یەکەم بانگەشەی دوای کشانەوەی بایدن کامیلا هەریس ڕایگەیاند لەو ماوە کەمەی دوای کشانەوەی بایدن ڕێکۆردی کۆکردنەوەی زۆرترین هاوکاری داراییان شکاندووە و تا دێر پشتیوانەکان زیاتر دەبن. ڕۆژی یەکشەمبەی ڕابردوو جۆ بایدن سەرۆکی ئەمریکا کشانەوەی خۆی لە هەڵبژاردننی سەرۆکایەتی ئەمریکا ڕاگەاند و پشتیوانی خۆی بۆ کامیلا هەریسی جێگیری دەربڕی. لە یەکەم ڕۆژی کردنەوەی بازاڕەکانی بورسەدا لەم هەفتەیەدا نرخی زێر تاوەکو $2380 دابەزی، بەڵام لە دوو ڕۆژی ڕابردوودا نرخی ئەو کانزا زەردە بە باشی پارێزگاری لە ئاستی هەستیاری $2400 کرد. ئەمڕۆ هەر ئۆنسەیەکی بە $2450 مامەڵی پێو دەکرێت بە پێی کوتەی بەشێک لە شرۆفەکاران. پاراستنی ئاستی $2400 بە ئەگەری زۆرەوە مانەوەی ئەوەیە کە کڕیاران دەسەڵاتیان لە بازاردا گرتووەتە دەست. کۆتایی ئەم هەفتەیە چەند ئامارێکی گرنگی ئابووری ئەمریکا بڵاو دەکرێتەوە، وەک هەڵاوسان و گەشەی ئابووری. چاوەڕان دەکرێت کاریگەریەکان لەسەر نرخی زێر هەبێت ئەگەر ئاماری دڵخۆشکەریان لەبارەی گەشەی ئابووری تێدا بێت. ئەگەری هەیە نرخی زێر دابەزێت. کەمکردنەوەی ڕێژەی سوودی بانکی دەبێتە هۆکار بۆ دابەزینی بەهای دۆلار و بەرزبوونەوەی نرخی زێر. هەواڵەکانمان پێشکەشکردن. هەر شاد بن.